سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە دێمەوە خزمەتان. عزیزان، بۆ بەرنامەی ئەم هەفتەی مێژووی کۆمەڵە باس لە ڕاگەاندن دەکەین. ڕاگەاندن لەکوێوە دەستی پێکرد، چۆن هاتە سەر ڕادیۆ و لە مەوجدا بڵاو دەبەوە، زەرورەتی ڕاگەاندن چی بوو، چه ئاڵوگۆڕهایە گەتە سەر ڕاگەاندن داهاتووە، ینی لە داهاتوودا و ئێستا و ئەرکەکانی بۆ داهاتوومان. شەڕی کۆماری ئیسلامی لە دژی خەڵکی کوردستان شەڕی تەبلیغات و دوو ڕەوایەت. بۆچی شەڕی تەبلیغات وا گرنگ بوو لە نێوان حکوومەت و خەڵکی کوردستان بە تایبەت کۆمەڵە؟ کۆماری ئیسلامی چۆن و بە شێوەیە پرۆپاگەندەی دەکرد لەگەڵ لە کوردستاندا؟ کاری تەبلیغاتی کۆمەڵە چۆن بوو؟ لەناو خەڵکدا چۆن کاری تەبلیغاتیان دەکرد؟ کێشە و بربەستەکان چی بوون؟ مەبنا و پایەکانی تەبلیغاتی کۆمەڵە چی بوون؟ دەور و نەخشی رادیۆ کۆمەڵە چۆن بوو؟ وا چەند پرسیارێکی تر لە خزمەتان دەبین وا وەڵام بەم پرسیارانە میوانی بەڕێزمان کاک محەممەد خاکی، پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ڕۆژنامەوان و چالاکی سیاسی لەگەڵ ئەم بەڕێزە دەیدینە بەر باس و لێکۆڵینەوە. دوادارین کە ئێمەشتوانن تا بە کۆتایی لەگەڵمان بن. ناوبڕێکی کورد بین و دەچین و لای میوانی بەڕێزمان. کاک محەممەد، سەرەتا بە خێراتنت پێ دەڵام، سپاس بۆی کە داوەتیان بەرنامێتان قبول کرد و ئامادەبوون لەم بەرنامێدا. سڵاوتان عەرز دەکەم کاکە میرگیان، زۆر مەمنون بۆ ئەم داوەتە. سڵاوم هەیە بۆ هەموو بەڕێزانەی کە لەم بەرنامە کارەکەنوانە و هەر لەم ڕێگەیشەوە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک محەممەد، با لە بەشی ڕاگەاندن، لە زۆرورەتی ڕاگەاندن لە ڕابردوودا لە چۆ دەستی پێکرد، چۆن هاتە سەر رادیۆ، ئەگەر دەکرێت بە کورتی دوایەوەش بۆچی شەڕی تەبلیغاتی ئاوا گرنگ بوو لە نێوان حکوومەت و خەڵکی کوردستان بە تایبەت کۆمەڵە؟ ئەگەر دەکرێن وەکو مێژوو وەکو تاریخ باسی ڕاگەاندنەکە بکەی لە چۆ دەستی پێکرد و زەرورەتەکەی چی بوو؟ جا دوای وەڵام بەم پرسیارە بدەیەوە. ئەو بە ئیسلاح مەسەلەی ڕاگەیاندنە ئێمە ئەتوانین بیکەینە دوو دەور. یەکێکی پێش لە دەورانی کۆماری ئیسلامی 1357 کە ئەوانە ڕاگەاندن بەرحاڵ زۆر کز و زەعیف و لاواز بووە، بە نەهێنی بەعزە شتێک بڵاو بووەتەوە بە نووسراوە یا بە نەشریە یا بە خەبەرنامەیەک یا بە شعارێک وانە. بەڵام ئەساسەن لە ساڵی 1357 لە قیامی 1357 و لەوەی کە خەڵکی شار و خاو کۆماری ئیسلامی هاتە سەرکار لە کوردستان، لە واقعە جمهوری ئیسلامی کە هاتە سەرکار هەر لە ڕۆژەکانی هەوڵۆ هێرشێکی بەرینی بۆ سەر خەڵکی کوردستان دەست پێ کرد. تەنها مەسلەی خەڵکی کوردستانیش نەبوو، بۆ سەر ژنان بوو، بۆ سەر بەهاییەکان بوو، بۆ سەر کرێکار و زەحمەتکێش بوو، بۆ تورکمەن سەحرا بوو، بۆ لە خوزستانە هێرشێکی کرد، لە شماڵا کردیوانە، لە زۆر شوێن کردی. بەڵام تایبەت ئەگەر ئێمە چون لە کوردستان کارمانە کرد ئەو دەورە، ئەگەر من فۆکوس کەم تەمەرکۆز کەم لەسەر مەسلەی کوردستان وانە، بۆچی بۆ کۆماری ئیسلامی و بۆچی بۆ کۆمەڵە و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان یا بۆ حیزبە چەپ و دموکراتەکان گرنگ بوو ئەوانە، لە واقع تەنها شەڕێکی سەختی نظامی نەبوو، شەڕێکی ڕاگەیاندن بوو، شەڕێکی تەبلیغاتیش بوو.
شەڕێکی دوو ڕەوایەت بوو. ڕەوایەتێک ڕەوایەتی کۆماری ئیسلامی بوو کە تازە هاتبووە سەرکار، هەموو نەیارەکانی خۆی بە پاشماوەی پاشایەتی ناوە برد، پێوت زەدی ئینقلاب، پێوت مفسد الئەرز، و بۆ ئەوە ئەو بەشە مەسهەبیەی کە لەگەڵیا بوو شەرعیەتێکی مەسهەبی پێبا، ئەنوا ئەو بێدینن کافرن چی و ئەوانە، و یا وەسڵی ئەکرد و ئەمانە لەگەڵ هێزهای لەگەڵ پاشایەتیە لەگەڵ ساواکە بوون، یا دەستی ئیسرائیلی تیا، دەستی عەرەبستانی تیا، دەستی ئەمریکای تیا، دەستی هەموو شوێنێکی تیا بوو بۆ ئەو باشە. ئەوە لایەکی ئەو بوو بۆ ئەوە هەم لە باری قانونیەوە هەم لە باری مەسهەبیەوە لەو هەوڵەوە شەرعیەتێکی مەسهەبی پێبا بتوانێت بە ئاسانی سەرکوتی کات. چونەگەربی و تا خەڵکی کوردستان داوای مافی خۆیانەکەن، داوای بەرابەری ژن و پیاوەکەن، داوای مافی دیاریکردنی چارە نووسەکەن، داوای ئەوەکەن کە وڵاتێکی پێشکەوتویان بێ دەخاڵەت بکەن، ئازادی ئەحزاب بێ، ئازادی سیاسی نەیەتوانی دواتر بە ئێسڵاح هێرشێکی نظامی بکاتە سەری و فتوا بات کە ئەوەی کە خومینی کردیەوەوانە. بۆ کۆمەڵە بە تۆری مشەخەز و بۆ حیزبە چەپەکان، بۆ حیزبە دموکراتەکانیش بۆ ئەوە بوو ئێمەش ڕەوایەتی خۆمان بین، بێژین ئێمە خەڵکێکین لە قیامە بەشداریمان کردووە، داوای مافی چارە نووسەکەین، هەرکمانە بە زوانی خۆمان بخوێنین، خۆمان وڵاتەکەی خۆمان ئیدارە بکەین، وڵاتێکە لە باری اقتصادی و نیان هێشتووە پێشکەوێ، کارخانەی تیانە، جادەی تیانە، تارەخانە و قەتار و چی تیانە، بیمارستانی باشی تیانە، ڕێگۆبانەکەی ئەوەی ژێربەنا بە ئێسڵا. ئێمە هەرکمانە سەهمێکی بوجە کە ئەکرێ بۆ کوردستان ببێ، ئەمە ئەو سەهمە بێتە ئەیرا و بتوانین خۆمان چارە نووسی خۆمان دیاریکەین. ئیتر لە تارانەوە فەرماندارێک و ئوستاندارێک و شارەدارێک و ئەوانە نەنێرن، یا مثلەن بە زۆر مەسهەبێک بەسەر خەڵکی کوردستانە نەسەپێنن، بە زۆر ئیدئۆلۆژیەکی ئیسلامی دواکەوتو بەسەر خەڵکی کوردستان. بۆ ئەوە ئێمەش نیازمان بوو کە بە خەڵکەکە بڵێن ئێمە بۆچی مبارزەکەین، بۆچی خەباتەکەین، بۆچی هێزی پێشمەرگە دروست بۆ یا دروست ئەبێت، هێزی پێشمەرگە یا حیزبە سیاسیەکان داوای چی ئەکەن، و بۆچی ئێمە دژی ئەم حکوومەتین کە تازە هاتوێتە سەرکار، و بۆچی ئەو درۆکە، بۆچی ئەو چاواشەکاریەکە، بۆ ئەو ڕەوایەتەی ئەو ئێژێ ئەساسەن درۆیە ملهۆڕیەوە ئەوانە. ئەوە ئێمە ئەو سەردەمە ساڵەکانی هەوڵی 1950 ئەوەڵ لە خەبەرنامەوە دەسی پێکرد، شتێکی یەک سەفحەیەی خەبەرنامەی کۆمەڵە لە شارەکانە بە فتۆکۆپی و ئەو جۆرەشتانە بڵاوە بووە. کەمێ وەزعیەتەکە باشتر بوو، کۆمەڵە کەمێک نفوزی زیاتر کرد، کادر و بەشی فەنی و ئەوانەی زیاتر بوو، ئێمە توانیمان نەشریە و ئەو جۆرەشتانێش دەرێرین، هەر ناوچەیە کە شوێنێک شتێک هەیەکی تایبەتی بەخۆشی بوو ئەوانە. ئەمانە بۆ دەورێک وەکو ئەوەی کە پرینتی پێڵێن، نەشریاتی چاپی پێڵێن وانە، دەورێک تەبلیغات ئەساسەن ئەوانە بوو. ئەو ئانە چون پێشمەرگە لە ناو خەڵکا بوو، تشکیلاتی شارەکان بوون، تشکیلاتی نەهێنی بوو، کۆمەڵە دۆس و یا حزبەکانی تر دۆسیان زۆر بوو، ئێمە تەبلیغاتێکی شەفاهیشمانە کرد، تەبلیغاتێکی ماڵ بە ماڵمانە کرد. یعنی هێزی پێشمەرگە ئەچووە هەر ماڵێک دابەش ئەبوو لە دێهاتە یا لە شارەکانە یا لە شارۆچکەکانە، هێشتا کە داگیر نەکرا بوو کوردستان وانە، ماڵ بە ماڵ پێشمەرگە قسەی ئەکرد، تەبلیغاتی ئەکرد، تەوزیحی ئەدا. ئەو وەختە کادرەکانیش لە مزگەوتا بۆ خەڵک قسەیانە کرد، لە کۆڕ و کۆمەڵە ئەگەر لە شارێک بوو، حتا پێشمەرگە کە ئەچوونەوە ناو شارەکان بەشی ڕاگەیاندن لەگەڵ پێشمەرگا چوو، ئەگەر دەستڕەسی بە بڵۆنگۆی مزگەوتێک بوایە، مەدرسەیەک بوایە، لەو تەریقەوە بۆ خەڵک قسەیانە کرد، جیا لە ئەو بڵاو کراوە و شتانە کە بوویان. ئەمانە هەر هەمووی هیچ دەورەیەک بوو، هەرچیە کۆمەڵە قەویترە بوو، تەناسوبی قەواکە زیاترە بوو، لە باری تێکنیکی و ئەوانەوە ئیمکاناتێک زیاتر بوو. ئێمە گەیشتینە ڕادوێ، ئەو ئانە ڕادوێی کۆمەڵە بوو. پێش لەو ڕادوێش سریەک مەسەلەن سوخەنڕانی بوو، سریە نەوار بوو، سریە کۆنفرانس بوو، یا هەر شتێ نەوارەکانی بڵاوە کراوە، جا نە لە مقیاسێکی زۆرە ئەنێردرا بۆ دۆس و ئاشنا و ئەوانە. یعنی جۆرێک بوو ئێمە ئەمانتوانی دەنگی خۆمان هەر بە خەڵک بگەێنین وانە تا حدێکی کەم. ڕادوێ ئەو ئیمکانەیدا کە بتوانی خەڵکێکی زۆر زیاتر ببینیت. کاک محەممەد ببوورە من دێمەنی قسەکانت، ئەو دەستپەیکی رادیۆ کە ئەوەی دەنگ چووە سەر مەوج لەبیرتە کە کەی بووە وە لە شۆنێک بوو؟
من لەباری تاریخ و عرضم کردی زۆر هێنم نییە شوێنەکەی کە من بۆ خۆمەڵێم ئەو بەشەی کە بوو من لە مالومۆ چوومە ناو رادیۆ کۆمەڵە دواتریش لە بۆتێ من هەتا بۆتێ ئەو دەورا وەکو شخص بوومەوەوانە بەڵام لە شوێنهای ترا بوون ئەساسن ئەو دوو شوێنە من کە لە بیرە شاید ڕفێقەکانی تر بتواننەوە زیاتر تەوجە بن من لە هی مالومەوە لە دەورانێک کە رادیۆ کۆمەڵە لە مالومە بوو دەورانێک کە ئێمە چوینە بۆتێ و دواترژە و بۆمبارانی شیمیاویشتە هات رادیۆ کۆمەڵە ئەو ئانە هێزێکی بەرچاو کاری بۆ کرد حەدی ئەقەل 80 کەس کادر و بەشی فەنی وانە و نەی من لە بیرم بێ ئەگەر شمارەکە کەم و زۆر بێ زۆر مطمئن نیم بەڵام مەسەلەن ئەو بەشانەی بوو بەشی مۆنیتورینگی بوو بەشی تەرجمەی بوو بەشی خەبەر و گزارشی بوو من بۆ خۆم لە بەشی خەبەر و گزارشا کارمە کرد بەشی زەبتی بوو واحدی تەبلیغی بوو بەشی فەنی بوو بەشی ناردنی بوو ئەنواعی بەشی بوو ئەوانە هەر خودی بە پێی بەرنامەیش بەرنامەهایەک بۆ بەرنامەهای جۆرا و جۆر بۆ ژنانی بوو بۆ سەربازانی بوو حتا بەرنامە بۆ هەڵسوڕاوانی شارەکان بۆ هەڵسوراوانی دێهات کە ئەو کاراکرا لەباری مەسایلی علمیەوە یا مەسایلی ڕۆژەوە مەسەن دای بنین دەرسای مارکسیزم یا یادی هاوڕێیانی شەهید ئەمانە بەرنامەهایەکی سابت بوون کە بڵاوە کراوەوانە توانی خەڵکێکی بەرچاو لەگەڵ رادیۆ کۆمەڵە لە تەریقی رادیۆ کۆمەڵەوە لەگەڵ سیاسەتەکانی کۆمەڵە ئاشناوان خۆیەوە خەڵک دەوڵەتیش بەوەی هێزانی ئەو دەورە پارازیت یەخست حتا ئەو رادیۆ پارازیتێکی زۆر یەخست کە ئەم دەنگە بەدەستی خەڵک نەڕوە هەروەکو چۆنی سە فیلترینگە کات پێشی پێگرێ ئەساسەن کۆماری ئیسلامی لەگەڵ تێکنۆلۆژیە لەگەڵ پێشڕەفتە دوشمنایەتیەکی نەهادینەی هەیە یعنی ئەگەر ڕۆژێک مەسەلەن رادیۆ بووە ئەگەر ڕۆژێ تەلەڤیزیۆن بووە ئەگەر ڕۆژێ سوسیال میدیا بووە هەنگاو بە هەنگاو پاشەکشەی کردە بەڵام هەنگاو بە هەنگاویش عەلەیهی ئەمانە بووە بەرحاڵ من بێمە سەر قسەکەی خۆم ئەو ئانە ئێمە لە تەریقی رادیۆەوە ئەمانتوانی لەگەڵ خەڵکێکی زۆر وەسیعترا قسە بکەین کە دواتریش بەخۆشیەوە بەرحاڵ هاتە ئەم تەلەڤیزیۆنەی کە ئێستا من و جەنابەت پێکەوە لێرا قسەکەین یعنی سەیری تەحوڵاتی تێکنۆلۆژی لە جامعە و تەوازنی قوا و دەستڕەسی کۆمەڵە بە دنیای دەرەوە هەموو ئەوانە بووە هۆی ئەوە کە ئێمە بتوانین بە شێوەیەکی باشتر هێنی ڕاگەیاندن بەڵام لە ڕاگەیاندنە ئەمە فقط ئەبزارەکان بوو ئەمە کەرەستەی ڕاگەیاندن بوو ئێمە کادرێکی زۆرمان بوو ئەو دەورە مەسەلەن هەر لە کۆمەڵە بۆ نمونە حیزبەکانی ترش بوویانە لە بەشی ڕاگەیاندنا کاریە کرد کەم دەی کوردستان هەیە ئەقەلەن کۆمەڵە چەندین جار سخۆنڕانی تیانە کردووە دێوا بووە بە سەدان جار سخۆنڕانی تیاکرا من بۆ خۆمەزانم باشە لە وەختێ بۆکان بەدەستەوە بوو یا شارەکانی تر بەدەستەوە بوو یا ئەچوینە ناو شارەکان ئەوەی کە عەرزم کردی لە تەریقی بڵۆنگۆوانەوە ئێمە تەبلیغاتمانە کرد مەبنای تەبلیغاتەکەیش بە پێی کۆمەڵە هەرچێک ئاهاتە پێشێ کۆمەڵە وەکو خۆت ئاگداریە وەڵێ ئێمە بەرنامەشتمان نەبوو هیچ بەرنمەیەکمان نەبوو دواتر بەرنامەی کۆمەڵە بۆ خۆت مختاری بوو بەرنامەی نازام حزبی کۆمونیست بوو مافە سەرەتایەکانی خەڵی زەحمەتکێش بوو ئێمە شتایەکی عمومیمان بوو شتایەکی ناوچەیشمان بوو و چون ئەمە زۆر گرنگە کاک ئەمیر چون ئێمە پەیوەندیەکی زۆر محکەممان لەگەڵ خەڵکا بوو ئێمە ئەمانزانی خەڵک لە یەک کۆتادە لە چی بیرەکەنەوە وەختی لە قاوەخانەیەک دانیشن لە میوانیەکە یا لە مزگەوتێکا کۆوە بنەوە ئەگەر گرانی بوو ئەگەر مەسلەی ژن بە ژن بوو ئەگەر شەڕ و کێشە بوو ئەگەر تۆپباران بوو ئەگەر مینگوزاری بوو ئەگەر بێکاری بوو ئەگەر کارگەرەکانە چوون بۆ تاران و بۆ کوورەخانەکان و ئەوانەی پێمانەوە دەچون مەهاجرەتەکەن کۆچەکەن بە دوای کارگەرانی فەسڵی ئەوانە ئێمە لەسەر ئەو شتانە قسەمانە کرد ئەو شتانەی کە خەڵک لەگەڵ ئێمە باسیە کرد و چون ئێمە پەیوەندیەکی زۆر محکەممان لەگەڵ خەڵک بوو و خەڵک بڕوایەکی زۆری بە هێزی پێشمەرگە و بەتایبەت لە ئێران من قسەی کۆمەڵاکەم بە کۆمەڵە بوویەوەوانە هەموو شتێکیان لەگەڵ باسە کردین ئەیان و مەسەلەن ئەڵێ مەگەر ئێمە سەهومان کردایەوە هەر حزبێک کە سەهوەکاوانە لە شتێکە ئەیان و ئەو شتەوا نابێ کاکە یادادە ئەو شتەوا نابێ ئەبێ ئاوا بێ ئێمە هەنگاو بە هەنگاویش خۆمان تەسیحە کرد و کادرشمان پەروەردە کرد یعنی مەسەن پێشمەرگەیە کە تازە هات فەرزەن ئەگەرەیاندا بە دەسەی سازماندەی ئەو دەورە باشە
کە لە دێهاتە ئاگەڕا یا بە دەوری شارەکانە ئاگەڕا کادری جەدیدیان لەگەڵ ئەکەوت کە فێر بن ئەمەڵەن فێری تەبلیغ بن ئاهاتنە هینەکان ئەو وەختە واحدەکانیش وا هینکرا بوو هەر واحدێک مەسئولێکی سیاسی بوو مەسئولێکی نظامی بوو کاری مەسئولی سیاسیەکەشەوە بوو لەگەڵ هەموو پێشمەرگەکانە ینی ڕاگەیاندن تەنها بەشی ڕاگەیاندن نەبوو ڕاگەیاندن شتێ بوو هەموو کەسەی کرد هەموو کەسێ پێشمەرگەیە هەموو پێشمەرگەیە کەم و زۆر ئەونەی لە سیاستەکانی کۆمەڵە حاڵی ببوو ئەونەی تەحلیلی بوو باسی ئەکرد یعنی ئەوە نەبوو کە ئێمە تەنها بەشێکی ڕاگەیاندنمان هەیە یعنی ئەو دای بنێ بەسەرم بێژین هەزار پێشمەرگەکە لە ناو خەڵکا بوون یا چەند هەزار پێشمەرگە ئەمانە بەشێ لە کارەکانیان ئەوە بوو کە تەبلیغی سیاسەتەکانی کۆمەڵە بکەن ئەوە جیا لە ڕادوێ و جیا لە نەشریات و جیا لەوانە بوو ئەم تەبلیغاتە هەمیشەش ئاسان نەبوو چون تەنها تەبلیغ عەلەیهی حکوومەت نەبوو تەبلیغ عەلەیهی کۆنەپەرستی بوو عەلەیهی ئاداب و ڕسومی دواکەوتوو بوو ئەگەر لە شوێنێکا ژن بە ژنە بوو یا گەورە بە چکۆلە بوو ئێمە ئەوانەیشمان بە وردی بە ئارامی بۆ خەڵک تەوزیح هەدا زۆربەی وەختەکان کە بۆچی نابێ وابێ ئەگەر کچیان نانار بۆ خوێندن لە شوێنێ ئەگەر لێدانی ژن بوو ئێمە لەسەر هەموو ئەوانە دەخاڵەتمانە کرد دەخاڵەتێکی فعالمانە کرد تەنها بە بەرنامەکۆ گرێ نەدرا بوو یعنی ئەو وەختە لە ناوچەیەک و تا ناوچەیەکیش متفاوت بوو ناوچەیە ئەگەر لە سنوورا بوو ناوچەیەک مەسەلەن بڵێن کەمێ دوورتر لە سنوور بوو شارێکە چکۆلە بوو شارێکە گەورە بوو شارێکە مەسەلەن بیمارستانی تیا بوو شارێکە تیانە بوو شارێک خوێندەواری زۆر بوو شارێک کەمتری بوو ئێمە بە پێی شارەکان و بە پێی ناوچەکانیش بەحسی مشخصمان بۆ هەر شوێنێ بوو یعنی وانە بوو بڵێن بۆ هەموو کوردستان بە هەموو تەفاوەتەکانیەوە هەیە چون ئەو کوردستانە زاراوەی جیای تیا بوو مەسەلەن ئێمە لە ڕاگەیاندنا بەشی کرمانجمان بوو ئێمە بەشی فارسیمان بوو باشە لەبیرم نییە هەورامی بەرنامە بوو چەند کەسێک هاتن وانە بەڵام بۆ زاراوەکان بۆ ناوچە جیاوازە لەباری جۆغرافیایی و بۆ ژن بۆ پیر بۆ مناڵ بۆ سەرباز بۆ ئەوانەی کە چەکی دەوڵەتیان بە زۆرە ملی هەڵەگرت ئێمە هەموو ئەوانەمان باس ئەکرد جا چۆنیشمان دیاریە کرد بە پێی ئەوە هەرچیەک ئەگوزەرا هەر مانگەیەک هەر ڕۆژێک مەسائلێکی تازە پێشەهات یا شەڕێک بوو یا شتێک لە سەتەی ئێرانە پێشەهات بە پێی ئەوە ئەو واحدی تەبلیغە ئەو واحدە ئەسڵیەکە لە ڕادیۆ کۆمەڵە بوو دانیش سوژەکانی بڵاوە کردەوە ئەو هەفتە مەسەلەن ئێمە کەمپینێکمان ڕێخرد لەسەر ئەو جۆرەشتانە بەڵێ کاک محەممەد ئەلبەتە پێم خۆش زیاتر بە چڕۆپڕی لەسەرەکە خۆشتانی شارەتان پێکرد کە کاری تەبلیغاتی کۆمەڵە چۆن بوو و لەناو خەڵکدا چۆن کاری تەبلیغاتیەکەتان دەکرد ئەگەر دەکرێت کەمەش کەمێکیش لەوە کەم چڕۆپڕ لەناو خەڵکە بەڵێ کاری تەبلیغاتیتان لەناو خەڵکدا چۆن بوو کاری تەبلیغاتی بۆ خۆت زانانی کۆمەلگا لە ژن و پیا و پێک دێ ئێمە وەکو پیا و ئەو دەورە لە هەوڵەوە هێشتا پێشمەرگەی ژنمان کەم بوو دواتر کە پێشمەرگە هەر ژنان زیاتر بوونەوەوانە ژنانیش فعالانە لە بەشی تەبلیغاتە کاریانە کرد ئەو ئانە ئەگەر لە بیرت بێ یا بیستوێتت ئێوە جوانترن شاید بۆیان گەڕاوێتیتەوە مزگەوتەکان فقط پیاوە هاتن لە زۆر شوێن و ئەوانە ئێمە مبلغی ژنیشمان بوو ئیتر ژنی کۆوە کردەوە یا حتا گەرە و ژنانە نەهاتایەتنە مزگەوت لە شوێنێکا بۆ ئەوان قسەیانە کرد و ئەوانە ئەوە بوو ئێمە هەرێکمان بوو بۆ هەموو کەسێک بۆ هەموو بەشە جۆرا و جۆرەکانی کۆمەلگا قسە بکەین یعنی وانە بوو ئێمە مەسەلەن ئەڵێن لایەنگری کرێکار و زەحمەتکێشین فقط لەگەڵ کرێکار و زەحمەتکێش قسە بکەین ئێمە لەگەڵ مەلایش قسەمانە کرد زۆر مەلایش لە ڕیزەکانی کۆمەڵا بوو لەگەڵ معلیم و مامۆستا و دوکتور و پەرستار و پیر و بەساڵاچوو و بازنشستە و لەگەڵ هەموو ئەوانە ئەو نەوەی کە ئەمانتوانی قسەمانە کرد و ئەوانە لەگەڵ کرێکارێکا کە ئەڕۆشتنەوەوانە ئەوەی کە گرنگ بوو ئێمە هەرەکمان بوو تەنها ئێمە قسە نەکەین قسەی ئەوانش ببیسین بزانین کە ئەوان یەک تا دە یەک تا پەنج چ شتێک کێشەی ئەسڵیانە ئەگەر گرانی بوو ئەگەر تۆپباران بوو ئەگەر مەسلەی لاوەکانیان بوو ئەگەر کێشەیەکی کۆمەڵایەتی بوو ئەگەر ئەعتیاد بوو بینێک و ئەوانە
ئێمە بتوانین جواو بە مەسایلی ئەوان بینەوە وانە بوو ئێمە ڕۆین 1 2 3 4 5 ئەمانە هاڵین زۆر جار ئەڕۆیشتین ئەمان دی مەسایلێکی گرنگتر لێوە هەیە لەو شتێک کە ئێمە قەرار بووە تەبلیغی ئەولویەتەکانتان هەڵدەبژێت ئێمە خۆمان بە خاتریەوە پەیوەندیەکی زۆر چڕوپڕمان لەگەڵ خەڵک بوو ئەمان توانی هەم تەرکیبێک بێ تێکڵاویکەین هەموو شتانە کە کەمپینە عمومیانە یا ئەو شتانە هەیە هەم ئەو شتە لۆکاڵ و مەحەلیانە چ شتێک لەو ناوچە مهمەوان ئەگەر لە شوێنە مەسەلەن دابنێن کوورەخانەکان بوون لەگەڵ کرێکارەکانی کوورەخانە چۆن بکەین وانە ئەگەر لە شوێنێ شرکەتی زەراعی بوو ئەگەر لە شوێنێ ئاغەواتی تیا بوو ئاغی گەورە گەورەی تیا بوو ئێمە چۆن تەبلیغەکەین ئەگەر شوێنێ وردە مالک بوو ئێمە چۆن قساکەین وانە ئەگەر شارێک چوین و ئەوانە مەسەلەن مەسلەی خوێندەوار بوو یا مەسلەی کرێکار بوو یا شوێنهایەکی وا بوو بۆ هەر لایەک ئەو پەیوەندیە بوو جاری وا بوو مەسەلەن لەسەر جادەیە کا پێشمەرگە جادەیەکی کۆنتترۆلە کرد خەڵک ئەوێسان لەو فاصلا کە ئیمکانی 10 دقیقە بوو ڕبعێک بوو نەفرێک قسەی بۆەوە کردن یعنی ئێمە لە هەموو هەلوو مەرجێکە کارمان ئەوە بوو کە بڵێن ئێمە بۆچی چەکمان هەڵگرتووە کۆمەڵە بۆچی مبارزەکە خەبات بۆ چییە ئەو خاستە ئەسڵیەکانی ئێمە چییە دۆستەکانی ئێمە کێن نەیارەکانی ئێمە کێن ئەو شتێکە لە سەدحی ناوچەکە لە سەدحی جەهانیە دنیا چۆنە بینین بە ئێسڵا ئەو بیر و بۆچوون و دنیای خیاڵی و ئارەزوەکانی ئێمە چییە ئێمە باسی ئەو دنیامانە کرد کە دەبێ ببێ دنیایەکە تەبعیزیتیانە هەڵاوردنیتیانە هەژاریتیانە خەڵک ئەتوانێت بە کەرامەتەوە زندگی کات شکنجەیتیانە زیندانیتیانە جار ڕەنگە زۆر کەسبی وتایە پێشی شەهات من بۆ خۆم لە دیهاتە کە سوڕانیمە کرد ئەنی وەڵا خۆ قسانە زۆر چاکە بەڵام نایەتە دی قبولی ئەکرد لێت ئەو قسانە چاکە دنیایەکی وا باشە ئەوە ئەو ئانەتەوە بۆیە قانەعەت کردایە بدوتایە ئەکرێ نمونەی پێ بڵێ نمونەهای جەهان کامە بووە چۆن بەدەست هاتووە و ئێمە چی بکەین و هەتا نیشانت بدایە ئایا تۆ بەسەرەن 30 ساڵ پێش لەوە یا 50 ساڵ پێش لەوە سەدحی ژیانت ئاوا بوو ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی هەیە ئەوەیە تۆ واردی پولمیکێکە بووی لەگەڵیان یعنی تەنها مبەلغ نەبووی بەڕاستی لە شوێنهایەکە ئەبوویتە مرەڤج لە شوێنهایەکە ئەبوویتە بە ئەسڵا وەکو بەحسی لێ هات وەکو جەدەلی لێ هات ئاهاتنیان و کاکە ئەوە وا نابێت مەسەلەن ئەڵێم ئێمە لە زۆر شوێنەمان و مەجموعی عمومی دروستکەین مەجموع عمومی دروست نابوو زۆر بە کەمی دروستە بوو ئاهاتن پیانەوتی یعنی شەورایەکی مەسەلەن دێ فەرزەن فلان حیزب دروستیەکە لە 5 دقیقا دروستە بێ ئاوا دروستە بێ بەڵام ئەمەی کە ئێوە ژن دروست نابێ ئەبوایە تەوزیحت بۆ بدایە بوو تا بۆچی ئەبێ چی بکەین ببێ بەعزە شتێک بەدەستی تۆ نەبوو منزورمەوەیە کە ئێمە حەدیەقەل خەڵک ئەوەی قبول بوو کە ئەمانە ڕاستگۆن کە ئەم هێزە بۆ باشی کۆمەلگا بۆ بەرەوچوونی کۆمەلگا بۆ پێشکەوتنی کۆمەلگا بۆ قازانجی هەژار و فەقیر کارەکە و لە دژی زوڵم و زۆرە کە ئەو ئانە کۆماری ئیسلامی بوو و تەنها کۆماری ئیسلامی نییە لە ناو خۆی کوردستانیشە کۆسپ و مشکلاتێک بوو تۆ ئەبوایە جواوت بەو کۆسپ و مشکلاتانیش بدایەتەوە جایسە مەواد فرۆشێک بوو ئەبوایە تەسەگورێکت پێ بدایە و نەتێشتایە ئەو کارە بکە یا کەسی هاوکاری لەگەڵ حکوومەتە کرد یا هەر شتێکی ترەوانە لەم پرسیارەکەم دەخەن لێرەدایە کاکە محەممەد کە باسی کاری تەبلیغاتیەکەتان کرد لەوێدا کێشە و بربەستەکان چی بوون باسی ئەم بربەست هەبوو کێشە هەبوو کێشە زۆر بوو مهمترین کێشەوە بوو لە تەوازنی قوایەکە ئێمامانتوانی قسە بکەین بۆ خەڵکووانە وەختێک دەورانێک کە شارەکان بەدەسەوە بوو دێهات بەدەسەوە بوو هەر ئانێ پێمان خۆش بواە و خەڵک کۆ بواێتەوە ئەوانە وەختی کاریان نەبووە ئەمانتوانی قسە بکەین بەڵام لە دەورانێکە تەواوی منتەقە گیرا اشغال کراوەوانە ئەوە بوو مەسلەی ئەمنیەتیش بە ئێستا تەبلیغی ماڵ بە ماڵ و دێ بە دێوەوانە دووچاری مشکلێکە بوو ئەو توانی بچی مەسەلەن 10 دقیقە 15 دقیقە خەڵک کۆکەیتەوە بواە زوو بڕۆشتایەتی 10 کیلومتر دوور کەوتایەتی تۆ لەو شوێنە ئەوەیە کە یەکێک لە کۆسپەکان مەسائلی ئەمنیەتی بوو یەکێک مەسلەی ئەشغاڵی کوردستان بوو یەکێ ئەو کەرەستانەی کە ئێمە بوومان ئیمکاناتمان زۆر کەم بوو
مەسەلەن گەمە ڕادوویەکی زۆر قەویترمان بووە بمانتوانێت دەرقەتی و پارازیتە بەهاتین یا انتشاراتێکی زۆر باشترمان بووایە ئەوانە یا سیستمێکی تەوزیعی زۆر باشترمان ببووایە ئەوانە مەسلەی کۆماری ئیسلامی بوو ینی مەسلەی حتا تەبیعەتیش بوو بەعزە جارێ بەفر ئەو ناباری خۆی ئێمە نەمانتوانین لە جادەکان ئیسفادەکەین هاتوچوو مشکل بوو ئەوانە ئەوەیە کە بەشێک مەسلەی جۆغرافیایی بوو هی فەسلەکان بوو بەشێکی کۆماری ئیسلامی بوو بەشێکیش مەسایلێک پێشە هات کەمی ئیمکاناتی هێزی پێشمەرگە بوو ئەو جۆرەی کە پێویستە نەیبوو مەسەلەن ئێمە ئەگەر بمانتوانایە بە شێوەیەکی بەرینتر نەشریاتمان بمەناردایە بە شێوەیەکی بەرینتر ئەلبەتەمان کرد ئەو نەشریە چکۆلانە نشمان ئەناردەوە شارەکان وەختێک کە کۆنتترۆل و ئەوانە کەم بوو کۆس کەم نەبوو بەڵام بەڕاستی هەمیشە ڕێگەیە کە دۆزراوە ڕێگەیە کە دۆزراوە بۆ تەبلیغ بکەیت ڕێگەیە کە دۆزراوە بۆ تەبلیغ دەنگی خۆت بە خەڵک بگەیەنی و ڕێگەیە کە دۆزراوە چاواشەکاری ڕژیمیش بەرپرچ بیتەوە یا کۆنەپەرستێک کە ئەیوت چون کۆمەڵە ئەوەڵین حزبێکی سیاسی بوو لە هەموو پارچەکانی کوردستانە ژنی هێنا بەشێ لە تەبلیغات عەلەیهی کۆمەڵەوە بوو ژنی لەگەڵا ئەو دەورە ئەوە شانازیەکە بۆ کۆمەڵە ئەوەڵین حزبێ لە تەواوی کوردستانەکانە کە ژنی هێنا ناو ڕێزەکانی خۆی ناو پێشمەرگە کۆمەڵە بوو ئەمە بووە تەبلیغێک عەلەیهی کۆمەڵە بۆ دەورەیەک بەڵام دوای خەڵک زۆر زووزانیان ئەوە چاواشەکاری ئەوە کۆنەپەرستیەکی مەحزە ئەوەیە بۆ دەورانێک ئێمە لەگەڵ مەسەلەن تەبلیغیانە کرد کۆمەڵە بێدینە یا کۆمونیستە یا فلانە یا بێهمانە و ئەوانە بە ڕەوایەتی خۆیان ئێمە ڕۆیشتی نەمان و کاکە هیچ کەس پێش بەدینی تۆ ناگرێ ئازادی ڕادربرین هەیە ئێمە هەرێکمانە دین لە دەوڵەت جیا بێتەوە ئێمە هەرێکمانە دین لە ئاموزش جیا بێتەوە تۆ هەرخوایە کە پەرستی ئەمری خصوصی خۆتە من کارم بە تۆ نییە یا کۆمەڵە کاری بە تۆ نییە یعنی بەشێکی ئەوانە کۆست بوون بەڵام ئێمە واقعەن ڕێگەمانە دۆزیۆ و کەم کەس هەیە لە کوردستان و لە دەروی کوردستان نەیزانیوێ لە مەجموعە کۆمەڵە داوای چیەکات خطوتە ئەسڵیەکەی ناڵێم دەق بە جوزیات و ئەیزانی کۆمەڵە داوای چیەکە بەڵام ئەیزانی کۆمەڵە لەناو ئەو هەموو حیزبا لە ئەنگری هەژار و فەقیرە بۆ بەرابەری ژن و پیاوهینەکە بۆ حەدیقەلی دەستمۆست کارەکە بۆ کرێکار کارەکە هەرکێتی ئتحادیەهای کارگەری بێ هەرکێتی شۆرای شارەکان بێ هەرکێتی یەکێتی جوتیاران بێ عەلەیهی ئاغا و دەرەبەگە یعنی سیاسەت ئەسڵیەکانی کۆمەڵەیان ئەزانی و ئەویشتە تەنها بە ڕاگەیاندن نەکرا بەو تەبلیغاتە هەکرا چون حەجمی چاواشەکاریە کە عەلەیهی کۆمەڵە بوو یەکجار زۆر بوو بەڵێ پرسیارەکەشمەوە بۆ هەرچەند ئیشارەشت پێ کرد کەوەی کە مەبنا و پایەکانی ئەسلی تەبلیغاتی کۆمەڵە ئەوەی کە باسشت کرد کە ئەوەی کە مدافعی کرێکار بوو ئەگەر دەکرێت زیاتر بۆمان باس وەڵا کۆمەڵە هەر ئاوا دروست بوو یعنی لە بەردی بناغەیەوە من بۆ خۆم لە ساڵی 59 لەگەڵ کۆمەڵە کەوتمەوەوانە عومدەتەنیش لە بەشی تەبلیغاتە بووم لە بەرنامەیەکی تریشە عەرزم کردین لە ئەساسە کۆمەڵە هێزێکی چەپ بوو هێزێک بۆ کرێکار و زەحمەتکێش بوو بەردی بناغەکەی ئاوادانراوەوانە و ئەمە کۆمەڵی لە هەموو حزبەکانی تر جیا کردەوە زۆر حزبی چەپیش بوون هەر عینی ئەوە بوون بەڵام ئەو چون کۆمەڵە هێزی ئەسلی چەپ لە کوردستانە بوو حزبی ئەسلی سەرەکی چەپ لە کوردستانە بوو جیاوازیەکی ئەو بوو کۆمەڵە پێگەیەکی کۆمەڵایەتی بەرینی بوو ئەوانە ئەوەیە کە ئێمە مەبناکە بە پێی خۆشمان تەجروبەمان پێیا کرد زیاتر فێرە بووین زیاترمانە خوێندەوەوانە عەرزم کردی ئێمە ئەوەڵ بەرنامۆشتمان نەبوو دوایەوە چەندین بەرنامەمان بوو بەڵام ئەو شتە جیهانیانە مەسەلەن دای بنین لەغوی شکنجە لەغوی ئێعدام نابێ ئێعدام ببێ حقوقی مناڵ حقوقی پیر مافی کەمەندام یعنی مافی ئاژەڵ هەموو ئەوانە لە دەورانێکە کۆمەڵە پەرچەمداری بووە یعنی هەموو ئەو شتانەی کە ئەمڕۆیش دوای ئەو هەموو ساڵە دوای 40 ساڵ کە لە کۆمەلگاکانە لە کۆمەلگای پێشکەوتوی ڕۆژاوایشە وەکو شتهایەکی زۆر ئینسانی و پێشکەوتوو هەیە کەم و زۆر کۆمەڵە ئەوانەی باس کردە یعنی کەم و زۆر ناڵێم حتمما زۆر دقیق بووە زۆر هین بووەوانە بەڵام مەسەلەن نابێ لە مناڵ بیت نابێت لە ژن بدرێت ئەمانە دەبێ بێتە جرم
ئرس ئەبێ کوڕ و کچ پێکەوە بەرابەر بێت ئەوانە ئێسەیش کچێک کوڕێک دوو بەرابری کچێکی هەیە حەقی تەلاقی ژنان هەموو ئەو شتە ئینسانیانە کە لە مەیساقا یا لە شتە بین المللی نێونەتەوەیەکانە هەیە وەکو مافی بەشەر و مافی کەمایەتیەکان وانە کۆمەڵە ئەوانەی باسە کرد جا چ لە بەرنمەکەی خۆی ببوایە چ بڵێن مەسەلەن ئەمنستی ئەنتەرناشنال عەفوی بین المللی نابێ شکنجە بێ نابێ ئەدام بێ نابێ دادگا مەخفی بێ نابێ ئازادی بەیان پێشێل بکرێ ئێمە هەموو ئەو شتانەمان بە زیاوە وتووە و هەرچێکیش ئەچووە پێشێ ئەوانەمان زیاو کرد من بۆ خۆم لە بیرمە من وەکو یەکێک لە مۆبەلەغینی ئەو دەورەی کۆمەڵەکە لە تەمەرکوزەکانە لە دێهاتە سوخوانڕانی شتمە کرد تقریبەن باسی هەمووانەمان کردووە یعنی شوێن نەبووە نەڵێن ئێمە لەگەڵ خەڵک خاڵۆ گیان دایە گیان تۆ بۆچی کوڕەکەتە نێری بۆ مەدرسە کچەکەت نانێری کچەکەیش دەبێ بنێریت یعنی دانیشتین قسەمان لەگەڵە کردو ئەوانە لەسەر مافی بەرابەری ژن و پیاو ئەگەری جیابوونەتەوە حەقی تەلاق مەسەلەن تەلاق هەر بە پیاو نییە بە ژن مەبنای ئەوە چه هی خۆمان بوو بێ چه هی چەپ لە سەتحی جەهانیا بووە چه هی ڕێکخراوە پێشکەوتوەکانی جەهانی بوو بێ بەمناکەی ئەوانە بووە بڵێ کاک محەممەد باسی گرنگی ئەم شەڕە تەبلیغیە لە نێوان حکوومەت و بە تایبەت کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد کۆماری ئیسلامی چۆن و بە شێوەیەک پرۆپاگەندەی دەکرد لە کوردستان هەر لە هەوڵەوە چون ئەوەی زانی ناڕەوایە خۆی ئەو ئەیزانی بە چاواشەکاری دەسی پێ کرد ئەو ئەگەر بیوتایە خەڵکی کورد یا کرێکار یا زەحمەتکێش یا خەڵکی بلوچ یا ئەوانە داوای مافی خۆیانەکەن زوڵمیان لێ چووە مافی خۆیانە بێ وڵاتەکەیان پێشکەوتوو بێ ئەبێ ئاوەدانی بێ دەبێ زندان نەبێ دەبێ کۆڵبەر نەبێ دەبێ چی نەبێەوەوانە خۆ نەیەتوانی فتوا بە عەلەیهی بۆ ئەوە ئەبوایە بیکردایەتە شەیتان لە هەوڵەوە بیوتە ئەمانە بێگانن ئەمانە دەستی ئیسرائیلی تایە عێراقی تایە ئەمریکای تایە شەیتانن شەیتان پەرستن چین یعنی ڕەشی کردایەتی تا ئەو جەیە کە ئیمکانی هەیە سەر ئەبڕن ئەوەکەن ئەوەکەن ئەوە شێوەی تەبلیغاتەکەی بوو چۆنیشی ئەکرد لە تەریقی مەلاکانەوە ئەی کرد لە تەریقی نەهادە مەسەبیەکانەوە ئەی کرد رادیۆ تەلەڤیزیۆن بەدەستیەوە بوو دواتر کە وڵاتەکەی داگیر کرد مەدرسەی بەدەستەوە بوو گزینشی ئیدارەکان هەرو کارەیە کرد ئەچوو کەسی خۆی تایبەتی بێرێت مەلای سەیاری بوو ئەگەڕاو ئەوانە یعنی ئەوەی لەباری تەبلیغۆ لە نوێژی جمعەوە بیگرێت تا نەهادی مەسەبی تا هەر شتێکەوە ئانە مەسەلەن هێزی جاشیان پێوە دی ئەوانەی بەکرێ گیراو بوون و ئەوانە لە تەریقی ئەوانەوە هەموو شتەکانی چاواشا کرد یعنی هەمووی درۆ و دەلەسە و هەموو ئەوانە بوو ئەتۆش ئەبوایە بڕۆشتایەتی ئەوە خەڵک زۆری ئەوانەی باوەڕ ناکرد بەڵام بڕێکیش بوون یان و ڕەنگە ئەم شتە بوو بێ ئەو شتە بوو بێەوەوانە وەزیفەی ئەو هێزی پێشمەرگە یا ئەو تەشکیلاتی کۆمەڵە یا ئەو ڕاگەیاندنەوە بوو کە پێشە کاکە من چیم من خۆم معرەفیەکەم نە بە ڕەوایەتی ڕژیم ڕەوایەت ڕژیم لە مەوردی منۆ هەرێکێتی من تا ئەو شێوەی کە ئەتوانێ خراپم نیشان بە بەڵام من ئەمە کارەکانمانە ئەمە دەواکاریەکانمانە ئەمە خاڵەهایە کە لەسەری وێساوین و ئەم شتانەیش مەسەلەن ئەوانە هەیئەتی نمایەندەگی خەڵکی کورد یا هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد بوو لە هەژمادەکە یا لە قەتنامەی هەژمادەیە یا لە 26 مادەیە مشخص ببوو ئێمە داوای چی ئەەکەین مشخص ببوو ڕۆشن بوو بۆ خەڵک و بۆ هێزە چەپەکان و حتا تا حدێکی کەم بۆ بەشێک لە ڕۆژنامەوان وانەی لە دەروێشۆ ئەمانە ڕۆشن ببووە کە خەڵکی کورد بۆ مافی خۆی حەولەدات و ئێمە توانیمان حتا ئەو دەورە کە بەشێکی زۆری چەپ لە تارانەوە لە شوێنهای ئەهاتن بۆ کوردستان بۆ دیتن ئەهاتن بە چاوی خۆیان شارەکانیانە دی چ شارەکان بەدەست پێشمەرگەوە بوو بەدەست خەڵکۆ بووانە ئەهاتن ئەیاندی چ فەزایەکی دموکراتیکە چ فەزایەکی باشە ناڵێن بێ نەقس بوو حتمما ئیشتبا بووە حتمما نەقس بووە کۆمەڵە و حیزبەکانی تر بەرەبەرە تەجروبە و ئەزمونیان زۆرە بوو بەڵام بە نسبەتی تاران بە نسبەتی شوێنەکانی تر سەروگەردنێک سەرتر بوو حزبی سیاسی تیا بوو ئازادی تا حدودێک تیا بوو ڕادەربڕینی تیا بوو قسەکردنی تیا بوو هەموو ئەو شتانی تیا بوو ئەوە بوو کە جمهوری ئیسلامی حەولی خۆی ئەدا ئێمەش لە تەریقی هەم چ خۆمان
چ لە تەریقی ڕاگەیاندنەوە چ لە تەریقی دۆستایە چ لە تەریقی ئەو کەسانەی کە هاوپەیمانی کۆمەڵە بوون بە هەرحاڵ هێزە چەپ و دموکراتیکەکان لە سەتحی ئێرانەوەوانە ئێمەش ڕەوایەتی خۆمان ئەو شتەی کە هەرکمانە بە ئێسلا ئەو پەیامەی بنێرین بۆ دەرەوە ئێمە ئەوەمان ئەنار شەڕی ئەم دوانە بوو قەت هینی جمهوری ئیسلامی تا ئاخر نەیتوانی بەو هەموو دەستگا عەزیمەوەیە بیسەپێنێ بەسەر خەڵکی ئێرانە ئێمە واین یەک شتی تریش زۆر گرنگ بوو لە جریانی ئەو شەڕانە زۆر کەس ئەکەوتنە دەست هێزی پێشمەرگە ئەسیرە بوون چ سەرباز چ پاسدار چ هەر کەسێ چ مەلاوەوانە بەرخوردی ئینسانی کۆمەڵە ئەوەی کە لەگەڵیان ئەیکرد بەشێک لەوانەیەش خۆیانە بوونە مۆبەلەغ کە ئەڕۆیشتنەوە ئەوە کەم نەبوو ئەو شێوەی تۆ مەسەن وەختی سەربازێک لەگەڵ هێزی پێشمەرگە بووە مانگە یا 2 هەفتە یا هەموو ئەوانە وەدیەتی خواردنەکەی لە خواردنی پێشمەرگە باشترە پەتوەکەی لە پەتوی ئەو باشترە حرمەتەکەی لە حرمەتەکەی ئەو زیاترە هەموو ئەو تەبلیغاتی کە بۆیان کردبوو واد لێەکەن و واد لێەکەنوانە ئەوە بڵقی سەر ئاو یعنی ڕۆییەوە بەشێکیان ناڵێم زۆر بوونەوانە بەشێکیانە بوونە مۆبەلەغی تۆ بەڵێ کاک محەممەد پێم خۆشە بزانم کاردانەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرامبەر بەم شەڕە تەبلیغیە چۆن بوو وەڵا بەخۆشیەوە خەڵکی کوردستان خەڵکێکی تێگەیشت و پێگەیشتووی ئێسەش هەیە و ئەو ئانەش بووی ئێستا ڕەنگە زۆر وشیاری زیاتر بێ خوێندەواری زیاترە ئەم سوسیال میدیاوەوانە هەیە بەڵام ئەو ئانێش خەڵکەیانزانی خەڵک ئەیانزانی بەڵام کۆمەلگای کوردستانیش کۆمەلگایەکی یەکدەست نییە هەر حکوومەتێک لەسەر کار بێت دەرسەدێکی خەڵکی لەگەڵە حکوومەتی شاش ڕووخا دەرسەدێکی خەڵکی لەگەڵ بوو ڕۆژی ڕووخانەکەیشی ئێستا 5% 3% کەسانێکان قازانجی مادیان بوو بۆیان ینی پارەیان وەرەگرلی دامەزرا بوون لە تەریقی ئەوە یا لە باری ئیدۆلۆژیک و پی نزیک بوون بەر قازانج و مەنافعی مشتەریکیان بوو ئەمە بەشێکە بەشێک هەیە بە هەر دەلیل لەگەڵ حزبێک ناکەوێت ئەوە لە هەموو دنیای ژوایە تۆ هێزێکت هەیە چەپە هێزێک هەیە سوسیالیستە هێزێک هەیە مەسهەبیە هێزێکت هەیە دموکراتیکە هێزێکت هەیە ئانارشیستە هێزێک هەیە فمینیستە چی و ئەوانە کۆمەلگای کوردستانیش کۆمەلگایەکی هەمە چەشن بوو هەمە ڕەنگ بوو ئەوانە تۆ بڵێ حزبێک ئەیتوانی هەموو کەسێتێک خۆی خاوانیە هەموو چینەکانی کۆمەلگایتێک خۆی خاوانیە بەڵام لە مەجموعە بەخۆشیەوە خەڵکی کوردستان نەڕەوایەتی کۆماری ئیسلامیان قبول کرد نەتەنها قبوڵیان نەکرد لە بەرابەر یاوێسان دژایەتیان لەگەڵ کرد و لە سەر و ماڵی خۆیان مایەیان دانا کە پێشمەرگە بپارێزن دەوای بۆ بێرن یارمەتی بدەن نانی بدەن جلی بۆ بشۆن خەبەری پێبن هەواڵی بۆ بێرن بیشارنەوە هێسر و قاتر و ئەوانەی باری بۆ ببن برینداری ئەم بار و بار بۆ بکەن نەتەنها ڕەوایەتەکەیان قبول نەکرد هاوکاریەکی بەرینیان کرد و هێزی پێشمەرگە من بە بەشی خۆمەڵێم وەکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە هەتا مردن ئێمە قەرزاری خەڵکین ئەو هەموو جێ شانازی ئێمە خەڵکێکی ئەو هەموو دڵسۆزیە کە بوویان ئێمە ماڵ شوێن کاک ئەمیر هیچی نەبووە بەڵام لە دەم مناڵەکانی خۆی گەڕاوەتەوە بۆ پێشمەرگە باشە بە هەموو شێوەیەک هاوکاریە کردی باشترین لێفەی پێدای باشترین خواردنی پێدای ڕێگەی بۆ تاقیە کردیتەوە خەبەری بۆ هێنای هەموو ئەو کارانەی ئەکرد ئەوەیە ڕەوایەتی کۆماری ئیسلامی قەت نەیگرت و هێزی پێشمەرگە یا کۆمەڵەوانە هەرچەندە باری ئیمکاناتەوە قابلی مقایسە نەبوو لەگەڵ جمهوری ئیسلامی بەڵام توانی ڕەوایەتی خۆی نەتەنها لە کوردستان لە ناو ئێرانیشا تا حدێک بڵاو کاتەوە ئەوانە بەڵێ کاک محەممەد باسی ئەم ڕاگەیاندنمان کرد لە چۆ ڕاگەیاندن دەستی پێ کرد زەرورەتەکەیمان باس کرد ئاڵگۆڵ بەسەر ڕاگەیاندنیشدا هاتووەر و خۆشتان ئاگادارن بە بڕوای ئێوە ئەرکی ئێستای ڕاگەیاندن لەم بارودۆخە ئێستا ئێراندا چییە ئەرکەکانمان چیە گە دەکرێت بڵێ والله خۆشتان بەشێک لە ڕاگەیاندنیش ئەمن پێم وایە ڕاگەیاندن گرنگترین بەشی هەر حزبێکە ینی هەر حزبێ هەر کارێکەکە هەر زەحمەتێکە کێشێ لە ئاخرا دێتۆ سەر ئەوە ئەم پەیامەی چۆنە نێرێت ئەم قسانەی چۆنەکات چۆن کۆمەلگا لە بەرنامە و لە ئامانجەکانی خۆی ئاگدارەکە
نەتەنها ئاگداریەکە چۆن بە خەتیانەکە چۆن سازمانیان ئەدا چۆن کەمپین ڕێەکە چۆن کۆیانەکاتەوە چۆن ڕێو شوێن تا ئەوجەیە کە ئیمکانی هەیە ئەخاتە بەرپێیان چۆن دەنگەکانیان بڵاوەکاتەوە چۆن ڕەهبەرانی عملی ئەوەی کە پێمانەوت ئەوانەی NGOکان ئەو کەسانەی کە شارەزان جێگەی بڕوان جێگەی ئەتمادی خەڵکن چۆن خۆیان لەناو ئەم ڕاگەیاندنا بیننەوە تەنانەت ئەگەر نەتوانن لەباری ئەمنیەتیوە بێن ئالۆ بەرابەر کامرا و دووربینە دابنیشن دەبێت قسەکانیان بڵاو بێتەوە دەبێت دەنگیان بە دەنگی خەڵک بگا چاکە ئەوەیە ڕاگەیاندن نەتەنها دەبێ پیلانەکانی حکوومەت پوچەڵ کاتەوە ئەگەر ئەتیادە ئەگەر خشونەتە ئەگەر تۆڕی تێرۆریزم و ئەو جۆرەشتانەیە لە عینی حاڵە شتە ئیسباتیەکانی خۆشی داوای چی ئەکات بۆچی داوای ئەو شتانەکە بۆچی ئەو ئالتەرناتیڤەی ئەو ئەڵێت ئەو دنیای کە ئەو تەسویری ئەکا لە دنیاکەی ئەو باشتر و قابلی دفاعتر و شەریفترە ڕاگەیاندن ئێستا بەشێکی بۆ خۆش دەزانی لە باری تەکنیکیوە زۆر پێشکەوتووە بەنسبەتی ئەو دەورەی ئێمە یا پرینتێک بوو نەشریەیەک و ئەوانە یا ڕادوێک بوو بەو پارازیتەوە ئەو وەختیشە ئەوەت لەبیر بێ کاکە میر لە تۆپباران و بۆمبارانە بارها و بارها ئەم ڕادوێ ئەگوێزراوە مەسەلەن لە بۆتێکە من بۆ خۆم لەوێ بووم لە جەریانی بۆمبارانەکە رادیۆ کۆمەڵە یەکێک لەو بەشانە بوو کە توانی لە سەختترین شەرایەتە کار بکاتەوەوانە ئەوەیە ڕاگەیاندن لە هەلومەرجێکی زۆر سەخت و دشوارە ئەوانە کاریە کرد ئێستا شەروایە بەڵام ئێستا بەخۆشیەوە مەسەلەن ئەلعان بەشێکی ڕاگەیاندن ئەتوانێت لە دەروی وڵات بێ بەشێکی لە ناوەی وڵات بێ بەشێکی لە باشووری کوردستان بێ بەشێکی لە شوێنەکانی تر بێوانە هەم ئیمکانات زۆرترە هەم لەباری تێکنۆلۆژی زیاترە هەم ئێمە ڕۆشنترین ئەزانین چیمان هەرەکە و ئەیزانین چیمان هەرەک نییە و ئەتوانین تەوزیحی بین و شتێکی بە کۆمەڵیش نییە هەروە قسە بکەین بڵێن مەسەلەن کۆماری ئیسلامی بڕوخێت باشە ئەمە ڕووخا کێ بنێنە جێگەی دەبێت چه خصوصیاتێکی بێ داوای چی ئەەکەین ئەو ڕفراندۆمەی داوای ئەەکەین چی ئەەکەین ئەگەر مەشروتەی قەرارە بێ مەسەلەن ئەویسە هەرکیانە قوتیکەنەوە بۆچی کێ ئەی هێرێ چۆن ئەی هێرێ بۆچی دێتەوە دوای مەسەلەن 50 ساڵ و ئەوانە بۆچی ئەگەر کۆماری ئیسلامیە بۆچی ئەمێنێتەوە یعنی تۆ تەوزیح ئەدەی هەموو ئەوانە ئەوە بە بێ ڕاگەیاندنێکی قەوی بە بێ ڕاگەیاندنێک کە کراوە بێت دڵاوەڵا بێت بە بێ ڕاگەیاندنێ کە دەرد و مەرگی خەڵک بزانێت نەتۆ هەرهەرەکەت بێ قسەیان بۆ بکەیت دەبێ ئەوان بتوانن دەخیڵ بن لەو ڕاگەیاندنە دەبێ ئەوان بتوانن بەشداری بکەنتیایە دەبێ ئەوان بتوانن لە پشتۆ لەگەڵت بن بێژن لەسەر ئەم بابەتانە شت بنووسە دەبێ شتت بۆ بنووسن ئەو ڕاگەیاندنە داوا لە خەڵکەکە داوا لە نووسەرکە لە مامۆسای زانکۆکە لە نەهادە مەدەنیەکانکە لە کۆمەلگای مەدەنیکە لە ئەوانەی کەمپینەکەن لە مەسلەی ژینگە لە مناڵ پارێز لە بۆ پیر بۆ کرێکار بۆ زەحمەتکێش بۆ کەمەندام ئەگەر ئەو ڕاگەیاندنە ڕنگدانەوەی ئەو دەرد و ئازارەی ناو کۆمەلگایە و ئەگەر نەتەنها ڕنگدانەوەی ئەو دەرد و ئازارەی ناو کۆمەلگایە جواوی شەداتەوە و بەدیلێکی هەیە چۆن ئەم گۆڕانکاریە بە کەم مەشەقەتتر بە کەم زەرەرتر بگۆڕیە بۆ شەرایەتێکی باش ئەو ڕاگەیاندنە مۆفەقە ئەتوانی تماشاکەی تەنها کەمیەت نییە چەند کەس ئەیبینێ ئەمکانی هەیە خەڵکێکی کەمتر بیبینێ بەڵام ناوەڕۆکێکی هەیە قابلی دفاع بۆ تۆ 20 ساڵی تریش 30 ساڵی تریش دەتوانی تماشانی بێتەوە بڵێ هەروەکو من عەرزم کردی ئێمە 40 ساڵ پێش لەوە 35 ساڵ پێش لەوە ئەمان و کچ ئەبێ بچێ بۆ مەدرسە لە دەیە کاکە کچەکە نانێرن ئەمە قابلی دفاع 1000 ساڵی تریش ژن نابێ خشونەت عەلەیهی بێت مناڵ نابێ خشونەت عەلەیهی بێ خشونەت نابێ عەلەیهی حەیوان بکرێەوەوانە ئازادی سیاسی ئەبێ ببێت شکنجە ئەبێ لەغو کرێتەوە ئێدام ئەبێ لەغو کرێتەوە حەدیقەلی دەستمۆز بێ کەرامەتی ئینسانی بپارێزرێ ئەمانە جەوهەرهای ئینسانین ئەگەر ئەو ڕاگەیاندنە ئەتوانێت لەو پێشکەوتویی تەکنیکی بە ئیسلاح کەڵک وەرگرێ بە شێوەی باش بە پەیامێکی گونجاو لە کەمترین کاتە بە شێوەیەکی ڕەنگی بیگەێنێ
مەسەلە نەڵێم ڕاگەیاندنە ئەگەر نیوەی کۆمەلگا ژنە ناکرێ هەر پێشکەشکارەکان پیاو بێ ڕاگەیاندنێ ئەگەر پیری تایە بە ساڵاچووی تایە بازنشستەی تایە ناکرێ بێ کۆمەلگایە کە ئەگەر هەورامی تایە زازایی تایە بادێنی تایە من ئەبێ قسەم بۆ بیان بە زوانی خۆیان بە زاراوەی خۆیان و ئەوانە ئەوەیە ئێمە لە ڕاگەیاندنە دەبێت ماشای کۆمەلگاکەین وەکو جامعەشناسێ وەکو کۆمەڵشناسێ وەکو ڕەوانشناسێ وەکو خەڵگناسێ ئێمە ئەمە لە یەک بینەوە ئێستا چی شتە ئەسلیەکانە و ئێمە بتوانین ئەوە بڵاوکەینەوە من پێم وایە ئەگەر ئێمە کۆمەڵگاکەی خۆمان باش بناسیین ئەگەر بزانین خەڵک مشکلەکانیان چییە ئەگەر بزانین چۆن ئەبێ جواو بەوانە بینەوە ئەو ڕاگەیاندە بە نظری من ئەگەر بتوانێت بە تەکنیکێکی باشەوە مۆفەقە بێ دیارە ئەمە ئیدەئالە ئینسان حەولی بۆدا بەڵام بەخۆشیەوە خەڵکێکی زۆر لە ناوەی کوردستانن پیان خۆشە هاوکاریکەن و خۆیان ئەو کاراکەن ئەلان هەموو کەسێ مۆبایلێکی هەیە هەموو کەسێ بووەتە خەبەرنگار هەموو کە لە سوسیال میدیای هەیە ئیتر یەک شت هەیە تەنها دەورێک کە ئێمە بووین ڕاگەیاندن یا هی حکوومەت بوو یا هی ئۆپۆزیسیۆن بوو یا حیزبەکان ئێستا لایەنی سێهەم هەیە کە قەویتر لە هەردوو لایە ئەوەی کە سوسیال میدیای هەیە زیاتر لە 50-60 ملیۆن کەس لە ئێرانە بە ئینتەرنێت دەسترسیان هەیە و تەلەیفۆنێکی هەیە ئەوە لە هەم لە حکوومەت قەویتر هەم لە حیزبەکان نەتیجەتەن ئێمە چۆن بتوانین ئەو دوانە ئەو هینی حزبیە بەو کۆمەلگای مەدەنیە وەسڵکەین لەگەڵیان و بتوانین هەماهەنگیکەین پێم وایە کاری خۆمان کردووە زۆر سپاس کاک محەممەد بۆی کە بەشداری لەم بەرنامەیەدا کرد شەکەم ئەگەر زانی لە کۆتاییدا شتێک هەیە بەڵام زۆر بە کورتی وەڵا شتێکی تایبەتی نییە هەر پێم خۆش بوو سلااوان ئەرزکەم جارێکی تر و سلاوی بینەران و بیسەران هیوادارم بەدڵیان بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونیشت خۆش بێت بەڵە بینەرانی عزیز بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی مێژووی کۆمەڵە سپاس بۆی کە تا ئێستاش لەگەڵمان بوون کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان شۆڕشی ئێرانە ئێرە دەنجی شۆڕشی ئێرانە دەنجی شۆڕشی ئێران لە کوردستانەوە دەبیستە